بەڕێزان ئەوەی کە بۆ من دیاری کرابوو لەسەر قەزیەی گەنج یاخۆت ڕۆڵی گەنج لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم گرنگی بە گەنج داوە کە تەماشای کۆمەڵگای دەکەین بەڕێزان ئەگەر چیش لەوانە هەندێک لە ئامادەبووان لە قەزیەی گەنج یان تەمەنی گەنجاتی احتیمالی هەیە وا بزانی بڵێ من گەنج نیمە بەڵام گەنج دەتوانین تەمەنەکەی بڵێن مەودایەکەی زۆرە ئەوەندە نییە بڵێن لە احتیمال لە 15-16 ساڵیوە دەڕواتە تا نێزیک 50 ساڵیش هەر دەتوانن بڵێن گەنجە بۆی کەسێکی بە خۆ نەسووتێ لەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات و یان هانی داوە و یان گرنگی پێداوە بەبەر ئەو بەشەی بکەویت کە تەماشای کۆمەڵگای دەکەن بەڕێزان لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک گەنج وەکو ڕێژە ئیحسائیات کراوە 160 کۆمەڵگایە وەکو ژمارە ڕێژەی 160 کۆمەڵگایە وەکو جۆریش بەهێزترین و بەقووەترین جۆری بەشەرن ناو کۆمەڵگا قوت و هێزی هەموو وڵاتێک لە گەنجەکەیتی هەر وڵاتە گەنجی زۆر بوو ئەو وڵاتە بەهێز و بەقووەتە جە بۆیە بەڕاستی گەنج زۆر گرنگە لە ناو کۆمەڵگا زۆر پێویستە هەر وڵاتێک جە وڵاتی کە ئێمە کە وڵاتێکی موسڵمان یان گۆخ و موسڵمان لەگەڵ گەنج بەڕاستی دەبی بایەخی تایبەتی پێ بدرێت ئیش لەسەر گەنج بکرێت چونکە دوژمنان زۆر ئیش لەسەر گەنج دەکەن ئەخلاقی گەنج و ڕەوشتی گەنج و فکری گەنج و منهەجی گەنج و بەرنامەی گەنج تێک بدەن لە عالەمی ئیسلامی زۆر پرۆژەی ورد هەیە زۆر مخەتەتات و پیلان هەیە بۆ تێکدانی گەنجی ئێمە نەک گەنجی خۆیان لەوانە لۆ گەنجی خۆیان پرۆژە و پلانی زۆر جوانی هەبی بەڵام بەعەکسەوە بۆ ئێمە نا جە بۆیە بەڕاستی گەنج زۆر گرنگە لە واقع لە ناو کۆمەڵگادا زۆر جێگای بایەخە کە قووەتی دەوڵەت و دەسەڵاتی دەوڵەت هەمووی لەسەر گەنج ڕادەوەستیت هەر وڵاتێک ڕێژەی هەمووی زیاتر پیر بوو دەڵێنێ ئەو وڵاتە وڵاتی پیرە تەمەنی پیرە ئێستا مامۆستا ئیشارەی بە یابان و بە چەند دەوڵاتانە کرد کە مەسەلەی خوێندون و زانست لەو وڵاتانە زۆر پێشکەوتووە بەڵێ لەو بارەی زۆر فعلن بەو شێوازەیە بەڵام لە بواری گەنج سیستەمێکیان هەیە لەو مەسەلەی منداڵ و ئەوانە خەریکە ئەو وڵاتانە بەرەو شەیخوخە دەڕۆن منداڵیان کەمە ئەو وڵاتانە بەرەو ئەو کێشەیە دەڕۆن ئێستاکە جە با بێنێ سەر پێغەمبەرمان خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم پێشەوامان چۆن تەعاملی لەگەڵ گەنج کردیە گەنج لای پێغەمبەر چۆن بووە چۆن بایەخی پێداوە هەڵس و کەوتی کردیە لە هەموو بوارەکان هەر لە سەرەتاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەی گشتی کە ڕۆڵی گەنج و گرنگی بە گەنجی داوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمووی واستوصوا بالشباب خيرا فإنهم أرفع قلبا سبحان الله پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وەسیەتتان دەکەم زۆر گرنگی بە گەنج بدەن چونکە گەنج عەقڵ و بیر و دڵیان زۆر نەرم و ناسکە و زۆر بە ئاسانی دەتوانیت تەئسیر و کاریگەری لەسەر بکەیت فإني بحثت بالحنفية السمحة ئەمنێ دراوم بە دینێکی سەمح و لێبوردەیی و پاک کە هیچ زوڵم و زۆرداری تێدا نییە و دادۆر و عەدالەتی تێدایە دەفەرمێت لە کۆتایی فەرمودەکەی فحالفني الشباب وخالفني الشيوخ تەماشای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لە سەرەتا کە دەفەرمێت زۆر وەسیەت دەکە بە گەنج دەفەرمێت لە سەرەتای دەعوەکەم بانگە شەکە و بانگەوازیەکەم لە مەکەی پیرۆز گەنجەکان پشتی منیان گرت و پیرەکانیش ئەو ئەبوو جەهلە ئەو هەموو گەورەکانی کافرەکان تەماشا دەکەی هەموو محارەبە و دژاتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم وەرەوەرە گەنجەکان هەموو پاڵپشتی پێغەمبەریان نە صلی الله عليه وسلم بەڵکو هەندێک تەمەنی منداڵەتی هەبووە کەواتە لە سەرەتاوە پێغەمبەر خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر ئومێد و زۆر گرنگی بە گەنج داوە لە ئیسلام بەو شێوازەی تەماشای گەنج دەکرێت بەڕێزان بۆیە دەموێت لە چەند بوارێک وەسیەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی گەنج بۆ ئێوەی بەڕێز پێشکەشیکەین بەڵکو ئینشاءالله سوودی وەرگرین ئێمەش لە ڕوانگەی وەسیەتی پێغەمبەر بۆ ئێمە کە ئێمەش پێغەمبەرمان پێشەوامانە قودوەمانە وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە دەبی لەسەر مەنهەجی ئەو پێغەمبەرە و خۆشەویستی بڕۆین بۆی گرنگی بە گەنج بدەین چۆن پێغەمبەر
گرنگی پێدایە و بەو شێوازە پەروەردەی کردوونە تەمەشا دەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سەرەتاوە دەفەرمێت دەربارەی پێغەمبەر یەک لەوان هەر تازە پێڕەدەگەیشت گەنجێکی بچووکە ئەبن عەباس کە لە دوای سواری ئەسپ و ئانە بووە دەفەرمێ یا غولام إني أعلمك كلمات تەمەشای چۆن پێغەمبەر حتا دەڵێن لەو ئەوانەی بەڵێن زانە فەرموودە ناسان و لە بواری تاریخ و سیرەی پێغەمبەری سڵ دەفەرمێت لەوانە تەمەنی ابن عەباس لەو کاتەی 8 ساڵ بووە یا غولام بە وتەیەکی چەند شرینە بەڕێزان وەکو مداعەبەشی تێدایە وەکو دڵڕاگرتنێکی تێدایە یا غولام إني أعلمك كلمات چەند وشتەیەک و چەند کەلیمەیەکت فێر دەکەم زۆر ئاگاداری ئەو کەلیمانە ببە ژیانت هەموو خۆش و بەختەوەر دەکات لێرەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی بە گەنج و منداڵ و تازۆ پێڕادەگات لە بواری عەقیدە بیر و باوەڕ ناسینی خوای گەورە إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك خوای گەورە بپارێزە یعنی چی یعنی ئەمرەکانی خوای گەورە خوای گەورە بناسە بیر و باوەڕت بە خوای گەورە بیت ئەمر و فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکە ئەدوو ئەمری خوای گەورەت پاراست خوای گەورە توش دەپارێزی هەموو کاتێک لە نێزیکتە خوای گەورە لە بەرامبەرتە هەر شتێک بکەی خوای گەورە بەهانات دێت ئەگەر پرسیارت کرد تەنیا لە خوای گەورە پرسیار بکە داوا بکە ئەگەر داوای یارمەتیت کرد تەنیا لە خوای گەورە ئەو بواری عەقیدەیە تەوحیدی ڕوبوبیە و تەوحیدی ئولوهیەیە باشە ئیتر لە کۆتایی مەسائلی قەضا و قەدەر و عەقیدە و ئەوانەشی فێر دەکات دەفەرمێت ئەگەر هەموو ئومەتەیە کۆ ببنەوە بە هەموویان تەوەکول لەسەر خوای گەورە و قودرەتی ڕەب العالەمینی پێشان دەدا هەر لە منداڵی و 8 ساڵیوە عەقیدەی فێر دەکات بۆیە گەنج پێویستە لە بیدایەتەوە پەروەردە کرێ پەروەردەیەکی ئیمانی ئەو ڕۆلی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لەسەر گەنج بۆی دامەمەزرێت قایم ببیت بە تابەتی لە ئەو ڕۆکە بەڕێزان گەنج کە چەندین شوبهاتە و محارەبات دەکرێت لە بواری ئاین و لە بواری قورئان و سونە و پێغەمبەر و لە ئەخلاق و ڕەوش لە هەموو وارەکانی ژیان چەند هێرشێکی گەورەیە ئەگەر ئەو گەنجەیە عەقیدەیەکی دامەزراوی نەبی بیر و باوەڕێکی دامەزراوی نەبی بەڕاستی لەو هێرشەی ئەمڕۆ هەیە دەفەوتێت چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو گەنجانەی پەروەردە کرد وەکو دوای ئیشاران پێ دەکەین ئەو گەنجانە چۆن بوونە سەربازی ئیسلام و بوونە قائید و پێشەوا بۆ موسڵمانان هەموو گەنج بوون هیمەتی گەورەیان هەبوو خەونی گەورەیان هەبوو پێغەمبەر بەو شێوازە لە بواری ئیمانیوە پەروەردەی کردن هەموو ئەو ئومەتەیە کۆ ببنەوە هەموو سەرزەوی بتوانن قازانجەکەت پێ بگەینن قازانجەکەت پێ ناگەینی ئیلا ئەوەی کە خوای گەورە نووسیبی بۆت هەر ئەوەت پێ دەگات یان هەموو سەرزەوی کۆ بیتەوە هەموو خەڵکانە کۆ ببنەوە بۆی زەرەرەکەت پێ بگەینن زەرەرت پێ ناگەینین ئەوە تەوەکول لەسەر خوای گەورە یەقینی بۆ دروست دەکات خۆشەویستی بۆ دروست دەکات عیزەتی بۆ دروست دەکات پاڵپشتی بە خوای گەورە نەترسان ئیلا لە خوای گەورە نەبیت ئەو گەنجە زۆر بەغیرەت دەبی لەسەر دینی خوای گەورە لەسەر عەقیدەی خوای گەورە ناسینی خوای گەورە بەو شێوازە پێغەمبەر ئەو گەنجانەی پەروەردە کردەوە بەغیرەت بە عیزەت ناسینی خوای گەورە نەک بە دوای ئارەزوو بچن بە دوای نەفس و بە دوای شتی پوچەلی ئەو ڕووسەر ئەو دنیای کاتەکانی خۆیان هەموو بفەوتێنەوە کو مامۆستا جەنابی ئیشارەی پێکرد ئەوە ڕۆلی گەنج پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوازە بنیاتی ناگەنج بەو شێوازە گەنج پەروەردە دەبیت بۆیە لە مەناهیجەکانمان لە پەروەردەکانمان لە هەموو شوێنەکان بەڕاستی دەبی لەو ئەو خاڵە لەوە وێ دەست پێکەن وەکو مامۆستا ئیشارەی پێکرد لە عەقیدە و بیر و باوەڕ چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو گەنجانەی پەروەردە کرد دەبی بەو شێوازە ئێمەش نەبدأ بما بدأ به رسول الله صلی الله عليه وسلم بەزی دەستی پێکردی ئەوە دەستی پێ بکەین ئێمە چۆن پەروەردەی گەنجی کرد ئێمە ژوا پەروەردەی گەنج دەکەین یان دەفەرموودەکەی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ اغتنم خمسا قبل خمس شبابك قبل هرمك پێغەمبەر وەسیەت دەکات صلی الله عليه وسلم پێشتان پێشی ئەوەی پێشتی ترت بەسەردا بێت وەکو غەنیمە استیغلالی کە بەکاری بێنە تەمەنی گەنجاتی چونکە دەزانیت پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنج هەمووی وزە و تاقەیە عزەتە دەتوانی زۆر شت بکات ئەوەی بە تەمەندا چوو سەرەوەی 67 ساڵ پەنجەی خۆی دەگەزی دەڵێ خۆزگە مەسەلەن ئەو شتان بەکردایە ئەندە خوێندەواری دەڵێ خۆزگە خوێندەوار بامایە قورئانم بخوێندایە خزمەتی دینم پێ بکردایە
بەڵام لا تەساعەتە من دەنین ئەلا لەیتە شەبابە یعود فأخبره بما فعل المشيب نەخێر تازە دادی نادا بۆیە گەنج گرنگە بەڕێزان بۆی پێغەمبەر وەسەتی کردووە کەوا صلى الله عليه وسلم لە کاتی تەمەنی گەنجاتی استغلالی بکە و بەکاری بێنی بۆ شتی گرنگ بۆ دنیا و بۆ قیامەتی خۆی ئەوە وەسەتی پێغەمبەریە صلى الله عليه وسلم دەربارەی گەنج هەروە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە وەسیەتێکی تر بۆ گەنج بە تایبەتی بۆ ئەمڕۆ زۆر گرنگە بە تایبەتی لایەنە ئیسلامیەکانیش زۆر زەرورە و جەمعیاتی خەیری و دەعەوی لەسەر ئەو بوارەش ئیش بکەن کە پێغەمبەر صلى الله عليه وسلم گرنگی بە گەنج دەفەرمێ یا معشر الشباب بەڕێزان مخاطەبی گەنجان دەکات یا معشر الشباب ئەی گەنجینە کەواتە کە پێغەمبەر فەرمووی یا معشر الشباب دەبی ئێمە گەنجەکان چی بکەین دەبی خۆمان هەموو ڕابگرین و بە هەموو هەستەکانمان جی لێ ڕاگرین ئەمرە کە پێغەمبەر دەفەرمووی وەسیەتمان دەکات چی داوامان لێ دەکات يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج أي گەنجینە ئەوەی دەتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هانیان دەدا لەسەر چی لەسەر زەواج لەسەر ژنهێنان عائلە پێبینن کۆمەلگا پێکبینن نەوە پێکبینن پەروەردەی بکەن چونکە دەزانی ئەزەواج نصف الئیمانە نیوەی ئیمانی ئینسانی کامڵ دەکات بە تایبەتی لە ڕۆژگاری ئەوڕۆ گەنج ئەگەر ئیمانیش بەهێزی نەبی ناتوانی لە بەرامبەری ئەو فەسادە خۆی ڕابگری بەڵام دەفەرمێ ئەگەر توانای مادی نەبوو باء کە سەکەنە و زۆربەی زانان دەفەرمێت مەسەلەی سەکەنە و مەصاریفی زەواجەکەیە باء ئەگەر ئەوەی نەتوانی فإن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێرە چارەسەری زۆر کێشەی گەنج دەکات لە بواری کە ئەگەر هاتو ئەو گەنجەیە توانی بواری اقتصادی هەبوو عایلە و کۆمەلگایەکی جوان و مسلمان پێکبینی ئەگەر نا عیلاجی بۆ داناوە دەبی چی بکات خەریج فێسبوک و ئەوانە بی هەرچی ئەومە سایتەش بە ئیباحی و بەڕڵایی هەیە ئەگەر گەنج ئیمانێکی بە قووەتە نەبی بەڕاستی دەفەوتێ بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم با بە ڕۆژی بی ئەوە زیاتر دەیپارێزی وقایە بۆی فإنه له وجاء يعني وقایە